بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان و بەغدا بەکوێ گەیشت. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانێت چی بکە؟ نوێنەرەکانمان لە بەغدا چ زانیاریێکیان لایە، چه هەوڵێک دەدەن، دوایین زانیاری چییە؟ هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرا؟ گفتوگوێم پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک غەریب سڵاو لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. ڕێکەوتنەکەی هەرێمی کوردستان و بەغدا بەکوێ گەشت؟ دوایین زانیاری چییە؟ بەنای خۆی گەورە مەهرەبان، سڵاو و ڕێز بۆ بینەربیسەران. هەڵبەت ئەم دۆخی نێوان هەرێم بەغدا ماوەیەکە هەموو قسەی لەسەر دەکەین هەمومان بۆی پەرۆشین و لەو پێناوەدا هەوڵەکان لە کۆی لایەنە سیاسیەکان و بەتایبەتیشی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی پەرۆشی بۆ خەڵک هەوڵەکانیان سەرکردێتەوە بۆی بتوانین ئەم دۆخە بگەین کەناری ئارامەوە تەجاوز بم کێشانەوە بکەین. بینیتان لە چەند ڕۆژی ڕابردوو سەردان و دیداری سەرۆک پافڵا بەغدا لەگەڵ لایەنی دادوەری، لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق، لەگەڵ ئەحزابی نێوماڵی شیعە و سونی و لەگەڵ سەرۆک وەزیران و بەشێک لە وەزیرەکان ئەو ئاڕاستەی بینی کە دوجار قرار لەسەر ئەو بدرێت کە ئەم کێشەیە کۆتایی پێبێت بەو شێوازی کە ڕاگەندرا لە چەند خاڵێکدا لە گرنگترینیان لەکتێگەشتن لەسەر ڕادستکردنی نەوت، لەکتێگەشتن لەسەر داهاتی ناوخۆ ئەوە بە کۆتا گەیشتووە. وا بڕیار بوو کە لە دەستپێکی نیەتپاچی هەردوو لە موچەی مانگی پێنج بەدەر لە دەستکردن بە هەناردەی نەوت یاخود بە ڕادستکردنی نەوت دەستپێکی ئەم ئیتفاقەوە بێکات موچەی مانگی پێنج تەمیل بکرێت و بگات سەر هەژماری هەرێمی کوردستان، سەر حیسابی هەرێمی کوردستان. ئەوە بوو کە ئەم ئیتفاقیە بێگومان نەکار کورد باسی کرد، بەڵکو لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بەڕێز محەممەد شیع سوودانی بە سپاسەوە سپاسی سەرۆک باقڵ جەلال تەڵەبانی کرد کە توانی بەم لەکتێگەشتنە فراوانەی کە لەگەڵ لایەنەکان کردی ئەم بابەتە بە کۆتا بگەێنێت. چەندەی بۆ ئێمە لە جێگەی نیگەرانی ناڕەحەتی بێگومان ئەوانش بەشی هەرە زۆریان ناڕەحەتن بۆی کە ئەم کێشەیە تا ئێستا بۆ شێوە ماوەتەوە و گەشتە ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەک مەویست و ناڕەحەت بێت کە بێگومان پشکی هەرە زۆری بەر ئەوانش دەکەوێت. ئێستا کە لە چاوەڕێ ئەو بین کە پارەکە تەمیل بکرێت بێگومان ئەوان لەسەر ئەوە وەستاون کە یاخود ئەوان ڕێگاندوو کە نەخێر بەتحاڵی بوونێک لە خاڵێکدا هەیە ئەوش ئەوەیە کە موچەی مانگی پێنجش ئەبێت لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنەدا بۆ یاخود دابێت کە هەناردەینەوە دەستێ بکاتەوە. لەو لاشۆ هەرێمی کوردستان ئەم بێنوەی داوە بە ئەوان یاخود ئەم قسەی داوە بە ئەوان کە هەرێمی چێلگەرمتەکانی هەرێمی کوردستان زیانی بەرکەوتووە و ئەم زیانانە وای کردووە کە سستی لە هەناردەکردنی نەوت یاخود لە ئێستادی نەوت بێتەوە پێشەوە. ئیتر ئەوە بوو کە بینیتان یاخود خەڵک بزانێت کە شاندی باڵای وەزارەت نەوتی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد بۆی کە ئەم قسەیەکە ئیستیحالی هەرێمی کوردستان پەیداون دراسی وردی بکەن و کەشفی واقعی حالی بۆ بکەن. ئەمڕۆ یاخود بانی ئەم لیژنەیە بێگومان راپۆرتی خۆی داتەوە بە حکوومەتی عێراقی و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەرمبنای ئەم شاندا دەبێت یاخود وا بڕیارەکە بڕیاری کۆتایی خۆی سەبدات. بەڵام لە هەموو حاڵەتەکاندا کێشەی ئەم دوو بابەتەکە هەم هەرێم هەم بەغدا ئیتر گەیوێتە ئەوەی کە بەڕاستی ئەبێت کاری جدی لەسەر بکرێت و زوڵمێکی زۆر گەورەیە چیتر ئەم دۆخە ئەوە بمێنێتەوە و پشکی گەوری ئەم زوڵمەش بێگومان بەر لایەنی عێراقی دەکەوێت کە مادام ئیتفاق کراوە مادام ڕێکەوتن کراوە ئەو بێنوانەیە کە هەیە یاخود ئەوەی کە لەسەر ئەوەی ئەمڕۆ نۆتەکە ئیسرات بکرێت یاخود بەوەی ئەوەی کە هەرێم بۆیان باز دەکات کە زیانی بەرکەوتوێ ئەوان هەموو نەدەبوو بێتە ئەوەی کە تەمویلی موچە خۆرانی هەرێمی کوردستان ڕابگیرێت بۆ ئەمڕۆ یاخود بۆ بانی یاخود بۆی کە لیژنێک لە نەوتەوە بێت بزانێت کەشفی واقعی حاڵ بکات. بەڵێ یا غەریب ئاماژە بۆ کردوتێت بەشێکی ئەمە ئەنی ئەم زوڵمە عێراق دەیکا بەر عێراق دەکەوێت. عێراق ئێستا تۆپەکەی خستۆتە ساحەی هەرێمی کوردستان و دەڵێ داهاتی ناوخۆت بنێرە و پابند بە بەڕێکەوتنەکەەوە بە کوردەکەی وا دەڵێ بۆی من پارەتان بۆ بنێرم. ئایا ئەمە ڕەوایە یان پێ دوایە ئەمە زوڵمە ئەیکا کە دەڵێ تا نەوت نەبینم لە ناو بۆرێکەیەوە تا نەڕوا و بۆ بە تەنز لە نێو خەڵکا دەڵێن بەغدا پێمان دەڵێ هەتا کوالەتی نەوتەکەش باش نەبێ ئێمە موچەتان بۆ نانێرین.
بەڵێ خۆی ئەبوو هەرێمی کوردستان و حکوومەت یعنی نێتپاچی خۆی جێبەجێ کرد بە ینی ئەوەی کە بڕیار لەسەر نەوت داوە دەستی پێکرد بە سەراحەت ئەگەر بڕیار لەوەدا کێشەیەکە بێت فەرموو لە ئەوەی کە داهاتی ناخۆی ڕێکەوتنی سەکراوە 120 میلیارەکە لانێکم ئەو بە ڕۆشت بە ئەو بە پێیان گەشتوا بۆی کە بێنون نەدەین دەستئان ئێمە هەموو کات ئەوە قسەمان بۆ وتمانە تکایە باوە هەرێمی کوردستان و حکوومەت بێنون نەدەینە دەست بەغدا لەبەرەوەی کە قوتی ئێمە لێ سەدا لەبەردەستی ئەواندا دوجار ینی بەپێ ئەوەی کە دوجار ئەوان لە بەغدان ئەوان حکوومەتن ئیتر ئەوە واقع حاڵەکەی بەداخەوە بۆیە چەندی جار باسمان کردوت کە بە بێنون نەدەین دەست ئەوان و ئەو خاڵەی کە ئەبێتە خاڵی بێمنەتی و خاڵی عینادی و خاڵی مەتاتی لە ڕێکەوتنەکاندا ئەوە نەکەینەوە بکەین دیسان زیان بە خەڵکی ئێمە دەکەوێت لە هەرێمی کوردستان و ئەوە لە ئیتفاقەدا بەڵێ وا هاتووە کە دەبێت بەم شێوازە ڕادەستکردنی داهاتی نانەوتی و نەوت بەم شێوازە بێت کە باسم کرد ئیدی هەردەم ئەوەشمان وتوتمانە ڕێکەوتن کە دەکرێت ئەوەی کە گرینگە پەلە بکرێت لە تەفعیلبوونی ڕێکەوتنەکە ئەگەرنا ئەوەی ئێستاکراوە لە بەغدا من دەتوانم بڵم یەکێکە لە هەرە ئینجازە گەورەکان کە بۆ کورد هەژمار دەکرێت کە توانرا لەم چەند ڕۆژات تەواجودی سەرک بافڵ و هەوڵەکانی سەرک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمتی وەزاری کە ئینجازێکی گەورەی بۆ کورد بەڵێ بەبەستە ڕێکەوتنەکەیە دەڵێ ئینجازێکی زۆر گەورەی بۆ کورد ئەی بەڵێ بەڵێ بە تەکید خۆ زەمنێکە شان دێ و دەڕوا و ئیتر هەڵبەز و دابەز لە خیتابی سیاسی توندی هەردوو لە بەغدا و لە هەرێم دێتە پێشەوە بەڵام ڕوئایەکی نیشتیمانی ئەوە نەبووە کە بەم شێوازە ئیدارە بە پەیوەندەکان بدرێت ڕوئایەکی ئەوە نەبووە کە کەڵک لەم جۆرە پەیوەندیە لە بینی هەرێم و بەغدا بە ئاراسی خەڵک بشکێتەوە یاخود ئیسفادە بکە بەڵکو ئەوەی کە گرنگە ئەوەیە کە اتفاقێکی کۆنکرێتی لەسەر ئەم بابەتە بکرێت وەکرا و دەسەوەرەکەم نەکەر ئەوەی بۆ ئێستا گرنگە بەڵکو بۆ خولی شەشەمین پەرلەمانی عراقیش کە لە ساڵی 2026 دێتە پێشەوە ینی ئەوەی دەبێتە یەکێک لە بناغە ئیجابی باشەکان کە ئەتواندرێ ئەو کاتیش قسە لەسەر ئەوە بکەن پشکی هەرێمی کوردستان لە بودجێ عراق چەند بێت قسە لەسەر ئەوە بکەن کە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا چۆن بێت کارێکی زۆر گرنگ کراوە قۆناغی زۆر باش تێپەڕی بەڵام ئەوەی کە ئێستا هاتە پێشەوە بەهۆی ئەوەی کە بێنووی هەرێمی کوردستان بە بەغدا ئەوەیە کە چڵگەنەوتەکان زیانان بەرکەوتووە لەم بابەتە ئەوە بێنوت پێدان بەڵام لانی کەم لە داهاتی ئەوەی کە بڕێ لەسەر ڕادستکردنی داهاتی نانەوتی کراوە ئەو باجێ بەجێ بکرێت بۆی کە نیەت پاشی ئێمە ببینن و خەڵکی بزانێ ئەوەی کە ئەوان دەکەن دیسان جێسەڵی شۆڤێنیە بەڕاستی دەکرێت بۆیە ئەوەی کە گرینگە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پەلە بکات لەوەی کە پابەندی خۆی چی لەسەرەوە جێبەجێ بکات ئیتر کەمیان زۆر جێبەجێ بکات ینی پێی وایە کێشە لە چڵگەنەوتەکانیدا هەیە بەهۆی هەندێک دۆخی نائەمنی ناوچەکە فەرموو خاڵی دوم جێبەجێکە فەرموو ئەوان دڵنیاکەوە فەرموو مەهێڵە چیتر ئەوان بە عقلێتی شۆڤێنی یاخود بە مەتاتێت لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵە بکەن ئێمە شانسەشی باشمان نەبوو لە ساڵانی ڕابردوو لە ڕێخستنەوەی ئەو پەیوەندیانەی کە لە بینی هەرێم و بەغدا هەبووە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان باسیەکەم بەڵام ئیتر خۆتان نەزانن یعنی ئەوە نسیبی ئەم دوو لایەنەیە بەڵام لە یەکێتی نیشتیمانی هەردەم ڕێگر بووین لەوەی کە ساردی پەیوەندیەکان زیانە گەورەکە بدا بە خەڵکی هەرێمی کوردستان هەردەم هەوڵماندا و بانگاواز ئەوە بێ کە ئەبێت ڕێخستنی خۆمان بەو شێوازە بێت کە نەهێڵین چیتر شۆڤێنێتی هیچ کەس و لایەنێک یاخود نەهێڵین چیتر ساردی بە شایستەکانی ئێمە بکرێ و هەرێمی کوردستان ومێت دەکەین ئەم لیژنێکە ئێستا حالین هاتووە لە وەزارەتی نەوتی عراق ئەم بێنوێش بنبڕکات و کۆتایی پێ بێنێت شتێک نەماوە ناوی ڕێکەوتی نوێ بێت ئەوەی کە کراوە کەواتە ئێستا بێ چاوەڕێی ئەمڕۆ بەیانی بین ئەمڕۆ لیژنەکەی وەزارەتی نەوت راپۆرتی خۆی بداتە وەزارەتی دارایی ئەمڕۆ وەزارەتی دارایی ئایا هیچ بڕیارێک دەدا یاخود نایدا یان دەمێنێتەوە بۆ سبەینێ بۆ ئەنجومەنی وەزیرانی عراق کە کۆ دەبێتەوە وەک باسم کرد ینی بای ئەوە هەرێم و بەغدا دەتوانن ئەگەر لێک لە بێن و بن یاخود ئەگەر نانەوێت پرۆسەیەک سەرکەوێت بێ جۆدانە میلەتیان بێ جۆدانە خەڵکیان بای ئەوەدا ئەتوانن جێسەڵ بۆ یەکتر دروستکەن و ساردی بخەن ناو ڕێکەوتنەکان بەڵام من لێرە تەکید دەکەمەوە ئەم گفتوگویانی چەند ڕۆژی ڕابردووی سەرک بافڵ و شاندی یاوەری ئەم بابەتەی بە کۆتایی هێناوە بابەتە کۆتایی هاتووە تەنها ئەوەندەیە
پێویستە پەلە بکرێت لە پابندبوونی پابندەکانی هەردوو لە ئەوە نەکەر بۆ لایەک هەردوو لایەن وە لە ساڵی هیچ لایەکیش نییە زۆرینە و کەمینە فەرزکا بەسەر هیچ ڕێکەوتن و ئیتفاقێکیدا لەبەرەوەی کە ئێمە هەمومان وین لە ئەم دۆخێکە عراق دەکوڵێت لە ناومێدی لە بێتاقەتی لە بێهێزی عراق بە هەرێمی کوردستانش طبعاً دەڵم هەنی دۆخی ناوچەکە دۆخی بەشێک لە وڵاتان هەنی ئەوە دەهێنێکە مقررینی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عراق بیر لەوە بکەنەوە یاخود ئەوە جێگیرکەن کە چی باشە لە تێگەشتن ئەوە جێبەجێ بکەنەوە چی ماف و شایستەیی مەحافەزاتە ئیقلیمە هەر شوێنیشترە بەپێی ئیستحقاقی کە ڕێکەوتنی سەکراوە جێبەجێ بکرێت وەگەرنا تەنها ئەوە نییە کە کورد پێی لاواز بێ پێی بێز بێ بەڵکو ئەوانش پشتی گەوران بەردەکەوێت کاک غەریب ئێمە بەدیلی دیکەمان هەیە یعنی ئەو عێراق دەڵێ نەوت بنێرن و منیش بە پارەتان بۆ بنێرم هەرێمیش دەڵێ ناتوانم ئەو لیژنیان پێگەێنا و گەرم لیژنێژم ڕۆبەیانی نەتیجەی نەبوو خوا نەخواستە ئایا هەرێمی کوردستان بەدیلی دیکەی هەیە بەدیل بۆ هەرێمی کوردستان تەنها بەغدا سەراحە یانی وبەدیلی وشەی زبر و هەڕەشە ئامێز تەنها گفتوگۆیە ئێمە ئەوە لە ڕابردوو ئەو سەلمێنراوە بۆیە ئێمە نابێت لە گفتوگۆکردن لەگەڵ بەغدا ماندوو بین و نابێت لێشیان قوبوڵکەین هەردووچی هەیە ئەوەی کە مافمانە وەری بگرین ئەوەی کە گلەی هەیە گلەکان نەهێڵین ئەوەی کە ئەوان جێسەڵ دەکەن جێسەڵەکانیان پێ ڕابگرین پێیان هەڵبۆشینەوە ئەوم بەچی دەکرێت بەوەی دەکرێت کە پێش هەموو شتێک پاژەوەی کە ناوی خوا لێ دەهێنین ئەوە لە ناوخۆی خۆماندا بێ خیتابی وەک چۆن ئەمجار سەرۆک بافڵ ڕۆشنەکەی ڕۆشنێکی گزارشتکردن بوو لە تەواوی ئاڕای هەرێمی کوردستان وەکو پێکاتەکان وەکو حیزب وەکو حکومەتە بەڵام دیسان لەولاوە ئەو دوو چێشە تەکنیکی دێتەوە پێشەوە ئەوە ئومێد دەکەین کە لە ڕێی ئەو لیژنانێکە باسیەکەن چارەسەری خێرای بۆ بکرێ ئەگەرنا من خەڵکی کوردستان تاکید دەکەمەوە وەکو ڕێکەوتنی کۆنکرێتی ئەم بابەتە تەواو بووە و شتێکی تر نییە کە هەرێمی کوردستان قسەی لەسەر بکات لەو قۆناغەدا ئەوەی کە دەمێنێت خۆتان ئەزان بودجێ عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆ وەرسی ساڵی 2023 و 24 و 25 پاسن کراوە دەنگی بۆ درراوە واتە ئەم ڕێکەوتنە ئێمە تا سیوێکی 12 2025 بەرکارە بێت وەک چۆن بۆ شارەکانی تری بەغدا و بەسڕە و مووسڵ و ئەوانە تەفعیلە و بەرکارە بۆ ئێمەش بامان شێوەیە دوای ئەوە کە قۆناغی تێتە پێشەوە دیسان تاکید دەکەمەوە ئەم ڕێکەوتناوی کە کراوە لێکتێگەشتێکی ئێجگار ئیجابێ بۆ هەموو لایەک ئەم بۆ ئەوان ئەم بۆ ئێمە ئەتوانرێت هەر ئەم لێکتێگەشتە دیسان بێتەوە ئەساس و سەکۆیەک بۆی کە ڕێکەوتنی تر لە حکوومەتی داهاتوی عێراق ئیشی ێسەر بکات زۆر بەڕێز کاک غەریب ئەحمەد ئەندام ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بە یارمەتیا و کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا کاتێک خۆش خواتان لەگەڵ